لە هەرێمی کوردستان دەرفەتی دامەزراندنیان دەکەم بووەتەوە، دەرچوویەکی زۆری زانکۆکان بێکار ماونەتەوە. بە نمونە بۆ دامەزراندنی 18 کەس بۆ دایانگە و سنتەری ئۆتیزم سەر بە بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەڵەبجە 4066 کەس بە ڕێگەی ئۆنلاین فۆرمی پڕ کردووەتەوە. سەرجەم ئەو شتانی کە پێیز و بەڵگانامانە ئێمە وەرمان گرتووە لە دوای مقابلە و ڕیزبەندی و خاڵبەندیەکان ئێمە پاڵێوراوەکانمان دیاری کردووە کە 18 کەسە ناویان پاڵێوراوە و لە دوای ئەمڕۆ کە ڕایەگەێنین مودەی 5 ڕۆژ بەوەی کە ئێستا جمعە و شەمە هەیە، ئێمە یەکشەمە و دووشەمەی سێشەمەی هەفتەی داهاتوو دەرگای سکاڵا کراوەیە، هەر کەسێک سکاڵای هەیە ئەتوانێت سکاڵا بکات و ئێمە لیژنەیە لێرە وەرێگرو وە دوجار لیژنەکەمان جارێکە کۆ بێتەوە. سەرجەم ئەو سکاڵانە بە چاوپێخشاندنی پێکەن لەکوێ پێویستی کرد و دۆکیومنتی تەواوی هەبوو، ئێمە جارێکە چێگەکەینەوە و کەسە ئەتوانێت مافی خۆی وەرگێتەوە. لە ماوەی چەندین ساڵی ڕابردوو دەرچوانی دانەمەزرا و بەردەوام نیگەرانیان دەربڕیوە کە بە شێوەیەکی گشتی حیزب دەزوەردانی کردووە لە دامەزراندنەکاندا. ڕاستی هەندێ کەم کوڕی هەبوو کە بەداخەوە دەستی حیزب لەناو پرۆسەی دامەزراندنەکە دیار بوو و ئێمە پێشنیاری خۆمان پێشکەشکردن و بەدەوەچوونشمان کردووە کە هەندێکی وایە، بەڵام سوپاس بۆ خۆت ئێستا باشترە کەمتر بۆتەوە لە چاو پرۆسەکانی تر لە برەوەی ئەزان کە چاودێریێک لە ناو ڕێکخراوەکان لە چالاکوان و لە ڕاگەاندنەکانەوە، بۆی ئێستا هەستەکەین باشترە. بەپی ئامارەکان فەرمانگە و بەڕێوەبەرایەتەکانی پارێزگای هەڵەبجە 70,000 فەرمانبەری پێویستە، بەڵام حکوومەت بێباکە لە ئاست دامەزراندنی دەرچوانی زانکۆ بە شێوەیەکی گشتی گەنجان و دەرچوانی زانکۆ بێکار دەمێننەوە و ساڵاناش ڕێژەی دەرچووی دانەمەزرا و گەنجی بێکار لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات. ئەو ڕێژەکەمەی بۆ دامەزراندنی ژەیە حیزب کەسەکان دیاری دەکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.